پێکدادانەکانی نێوان گوندنشینانی عەرەبی بەدوو لەگەڵ پۆلیسی ئیسرائیلی توندترین پێکدادان بوو لە ماوەی چەندان ساڵدا. حکومەتی ئیسرائیل گوتی ئەوان تەنها درەختیان دەڕوان لەسەر ئەو خاکەی خاوەنەکەی دەوڵەتی ئیسرائیلە، بەڵام گوندنشینانی بەدوو گوتیان کارەکە بە مەبەستی دەستگرتن بەسەر خاکدا بوو، هەروەها بەسەر خاکی زیاتری عەشیرەتەکاندا. لە ئێستادا نزیکەی 300,000 عەرەبی بەدوو لە بیابانی نێگێڤ لە باشووری ئیسرائیل دەژین. ئەم گوندانە تەنانەت بەر لە ساڵی 1948 زاینیدا هەبوون، بەڵام پێناسێت حکوومەتی ئیسرائیل وەک گوند تێیان بڕوانێت. بە جۆرەی دەوڵەت ئەم گوندانە لەسەر نەخشە بوونیان نییە. ئەمە ژواتای نەبوونی خزمەتگوزاریەکان دەگەیەنێت، وەک ڕێگەوبان و ئاو و کارەبا. نزیکەی 6,000 کەسانی بەدوو لە گوندی ئەلزارنوگدا دەژین کە دان بە هەبوونیاندا نەنراوە و زۆربەیان درێژکراوەی ئەو خانەوادانن کە بەلای کەم بۆ 5 نەوەیە لەوێدا ژیاون. بارودۆخەکە زۆر سەختە، ئەومان نییە کارەباش تەنها بە پانێڵی خۆر بەرهەمدێنین، هەروەها ئاوڕۆشمان نییە، کاتێک باران دەبارێت زەویەکە هێندە دەبێتە قوڕاو، منداڵان ناتوانن بچن بۆ خوێندنگە. لەبەر ئەوەی هەموو گوندەکە بە نایاسایی دادەنرێت، هەر بۆیە بیلدۆزەری ئیسرائیلی بەردەوام خانۆکانی ڕووخاندووە. لە ڕاستیدا ئەوانە پاژماوە و داروپەردووی یەکێکن لە خان و ڕووخاوەکان کە خانووی براکەمە و لە ساڵی 2010دا ڕوخێنراوە. ئەمە دەرەنجامی سیاسەتی ئیسرائیلە بۆ ڕووخاندنی خانۆکانی بەدوو، ئەوانەی گوایە پیان دەگوترێت دان پیادانەنراوەکانن. ئێمە لە ساڵی ڕابردوودا ڕووخاندنی 30,000 خانووی لەو جۆرەمان بینی، جا ئەمانە دیمەنی دڵتەزێنن کە لە کۆمەڵگەکەماندا بەدی دەکەین. بۆ یەکەم جار لە مێژوودا حکومەتی هاوبەندی ئێستای ئیسرائیل پارتێکی عەرەبی بەڕابەرایەتی مەنسوور عەباس لە خۆگرت. مەنسوور عەباس بەڵێنیدا بارودۆخی ژیانی بەدوو باش بکات، لەوانە بە یاساییکردنی 35 گوندی دان پێداننراو. حکومەتی ئیسرائیل بەم دوایانە دەنگیدا بۆ دانپێدانان بە 3 گوند، بەڵام دەیەوێت گوندەکانی دیکە بڕوخێنێت، لەوانە گوندی ئەلزەرنوگە. سیاسەتی هەموو حکومەتانی پێشووی ئیسرائیل نیشتەجێکردنەوەی بەدۆکان بووە لە نێو شارۆچکەکانی دەوڵەت بنیاتیان دەنێت. کێشەکانی ئەو گوندانەی ئیسرائیل دانی پێیاندانەناوە بووەتە هۆکاری ئەوەی کە مافەکانمان بۆ فراهەم نەکرێت. بە گوێرەی چەندان یاسای نەتەوە یەکگرتووەکان، مافەکانی مرۆڤ بریتین لە ئاو و لانە و هەروەها کارەبا. هاوکات بە گوێرەی یاساکانی دیکە دەبێ وڵاتانی دیموکراتی دان بنێت بە خاوەنداری ئەو خاکانەی کە هاوڵاتیانی ڕەسەن لەسەری دەژین. شەڕی سیاسی لە نێوان عەرەبی بەدوو هەروەها پشتیوانکارانیان لەلایەک و لە نێوان ڕەخنەگران لە حکومەتدا بەردەوامە.